دوایین زانیاریەکان لەسەر موچەی مانگێکدا چین و باس لە چیەکەن؟ کێشە لە نێوان تەیف سامی و سوودانیدا هاتۆتە ئاراوە. بڕیار وابوو کە ئەمڕۆ دووشەممە 18 تشرینی دووەمی 2024 یەکەمین گوژمەی پارە بۆ موچەی مانگی دا لە بەغداوە بگات تا هەرێمی کوردستان. بەڵام بەپێی زانیاریەکان کە لەسەر چاوەکی باڵای وەزارەتی دارایی عێراقەوە دەستی وارکەوتووە، بەغدا مەرجی بۆ ناردنی موچە داناوە و دەڵێت بۆ ناردنی موچەی مانگیدا مەرجەکەمان ئەوەیە کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕادەسمان بکرێت. هەرچەندە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق تەیف سامی ڕاست پاردووە کە موچەی مانگی دەی هەرێم خەرج بکات، بەڵام بەپێی زانیاریەکان وەزیری دارایی ئامادە نییە موچەکە بنێرێت و ڕایگەیاندووە حیسابەتی زۆر ماوە تاوەکو موچەکە بنێرم. تەیف سامی و تووشێتی بۆ ڕادەستکردنی داهاتی ناوخۆ داوا لە هەرێم کراوە، بەڵام 2 مانگە داهاتی ناوخۆیان ڕادەست نەکردووە. بەپێی زانیاریەکان بەغدا بەنیازە دوای ڕادەستکردنی داهاتی ناوخۆ موچە بنێرێت و فشارەکانیشی لەسەر حکوومەتی هەرێم بەردەوامن تا ئەو کاتە گوژمەیەک پارە بنێرێت. ئەگەرنا تەنها سبەی مۆڵەت ماوە بۆ ناردنی پارەی موچە و لە ئەگەری نەناردنیشی موچەی مانگی دا دەکەوێتە دوای سەرژمێریەوە. هاوکات سەرچاوەیەکیش لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە ڕایگەیاند فشارەکان لە بەغدا بەردەوامن بەوەی بە زووترین کات پارە بنێرێت. ئەو سەرچاوەیە وتیشی دواکەوتنی ڕادەستکردنی داهاتی ناوخۆ پەیوەندی بەوەوە هەیە کە هەرێم داهاتی ناوخۆی بە شێوەی نەختینە نییە و بەمەش دابەشکردنی موچەی مانگیدا دەکەوێتە دوای سەرژمێری و دابەشکردنی نزیک دەبێتەوە لە کۆتایی مانگ. هەرچۆنێک بێت موچەی مانگی دا دیسان وەکو زۆربەی مانگەکانی دیکە توش کێشە دەبێت و وەوا بە ئاسانی بەدەستی خەڵکی هەرێمی کوردستان ناگات.